براژن تازە لای کاکە ئیبراهیم بووم. چۆنە خۆیت نەبووە؟ باشە خەمت نەبێ، بەڵام شتێک هەیە نازانم چۆت پێت بڵێم. بەڵام چی دەبیڵێ؟ ئەو چی دەبیڵێ؟ ئەو دەیەوێت تەلاقت بدا. بۆچی؟ من چیم کردووە؟ هەر لەبەرەوەی دادەها جەر دێنایەوە ماڵەوە، ئەویش زۆر تووڕە بوو، وتی تەلاقی دەدەم. و قەرارە ژنیش بینیتەوە. چی؟ چۆن نەبێت؟ نایەڵم نابێ. و هەر ئەوەندەش نا، وتی دوو مناڵەکەشمەوێتەوە لە مەحکەمە. نایەڵم. دەی ئەم دەڕۆم. نایەتەوە. ڕۆیشتم. کچەم، کوڕم، وەرن. چی بۆ دایە؟ دانیشن. بڕۆن خۆتان حازرکە نەڕۆین. دەی خێرا. لە چێ؟ باوکتان. باوکم چیتی؟ باوکتان بەتەمایە واز لە من بێنێت و یەکێکی کە بکە بەدایکی ئێوە. ئەخەدایە خەدای خۆتە. تۆ پورە حەزەرتی ناوێرە. وس ئەو قسانە نەکەیت. تازە هەموو دنیا بڵێت پورە هاجەر هەر لە لای منە بێت تێگەیشتیت. دەهێستن. لۆ چێ دەچێن ئێستا؟ ئەڕۆین بۆ گوندێک زۆر دوور بێ لێرەوە. پێش ئەوەی باوکممان دۆزێتەوە بێ بڕۆین. دەی بڕۆ خۆتان حازرکەن. شتەکانی پورە هاجەریش کۆکەنەوە. دەی. یوسف ئەو سوبانەیان لۆ بە ئەو مێزە سوبیان لۆ بە. دەیەڵە. ئاگار لێبێ ئەو مێزەی و لاش دوو شش کەبابی هەبوو باشە؟ دیسان چت دەوێ؟ ئاسۆ وتم با بزانیت ئیبراهیم بڕیاری یاوە واز لە من بێنێت و بەتەمایە ژنیش بێنێتەوە. ئەوجا من چ بکەم؟ هیچ مەکە. بەزویستم ئەوەنەوە پێ بڵێم پێشەوەی ئەو واز لە من بێنێت من خۆم ماڵەکەی بۆ چۆڵەکەم وازی لێنم. چه؟ کێوە دەچی؟ بە قوڕان ئاخیری ئەو خوشکەمان دوو شتێکمان دەکا. دەی کچەم، کوڕم، حازر نەبوون، با بڕۆین. تۆ پیاوێکی زۆر باش و مهرەبانیت، بەڵام من یەک مەرجەم هەیە. یەک مەرج؟ وەی بە چاوان. مەرجەکەم ئەوەیە کە ژنەکەت تەلاق بی. با خەڵک نەڵێن کە سەر بە هەوێ شوم کردووە. بێگەر تەلاقم دایە بەزمایە لە مەحکەمەش تەلاقی بدەم. بەس ئەم ژێک مەرجم هەیە. بەڵێ. بەخۆت دەزانێ من دوو منداڵم هەیە وانە؟ بەڵێ. دەمەوێت ئەو دوو منداڵە لەگەمە بژین. دەمەوێت ئەتوش وەکو تاکە گرفتاریان لەگە بکەی باشە؟ بێخەم بە. جێرکی تۆ جێرکی منە. چۆن ئاگام لێی نابێت؟ ئەوبرای نەبینە. بەڵێ. باش کاک ئیبراهیم؟ باشم. کاکە من نامەوێت لەگەر تووشی دوژمنداری بم. ئەوە خوشکەکەم بەتەمایە منداڵەکان ببە بڕفێنی و بڕوە. بەڕاستە؟ ئارێ وەڵا ئێستا بەتەمایە بڕوە. ئەوە هاتم ئێستاکە. چی بووە؟ هەستە بڕۆ بە ئەتوی بگەینم لە ڕێی لۆشت باز دەکەم. بڕۆ. دەی کوڕم شتەکانتە حازر کرد؟ وە خوشکەکەو. دەی کچم خێراکە درێنگە. دایکە لێ دەپاڕێمەوە من زۆر دەترسێ. کچم لە چیە ترسێ؟ دوێ باوکە بێت و بتان بە. دەی خێراکە دەی شتەکان کوڕکەنەوە. دەی دەست بەرت ئەوە. دەی کوڕم. نەرمین! چێ نەرمین! هاي نەژمردم بە چای خۆم دیتم ژنم بە دوو کەوی. سەی جواب بکەوە چێڵیت؟ ئەدی بە دوو کەتون چییە؟ ژنە پیسەکەم. دەتێ منداڵەکان بفێنی. وەرە! ئەریدا! وەرە لێرە! ئیبراهیم! ڕاست کچم مەترسێن. ئەم باخانم. ئەسکە
چێوە دەڕۆ بڕۆ بەس منداڵی منە ڕۆ ڕۆ هێشتا دەی دەی چوو دەی دەدانیشم دانانیشی کچی خۆم دەدانیشم زانە بابی خۆت ستا پێ دەڵێ دانیشم جم لێ ڕابدرن بۆ خودایی تەماگان گۆم بۆ جۆرەی نەهینا بە ئێرە خوا دەیزانی داکتانەوەی لەبردە جان نەمەچی دایکم ناما باتە شوێنی خراپ کوڕەمە من دەزانم داکتان هاجری خوشی لەنگۆ زیاتر خۆشتە دەوێت وە دەکەن پورە هەزار لە ماڵ دەربکەین بەڵام با بگەڕێنەوە ژیانی ئاسایی خۆمان کالۆ ئەو ڕۆژەی بەس ئەوەندەی ئەمن داکتان بناسم ئەوی شەی ناکە وەچی گوتم ئەو هاجری لە من زیاتر خۆشتە دەوێت ڕۆڵای شیرینم لایە ئەی لایە 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 ڕۆڵای شیرینم لایە ئەی لایە 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 ڕۆڵای شیرینم لایە خوای گیان تۆ خۆت ڕەحم بە من و بەم خوشکە داماوەم بکەی خوایە یارمەتیمان بیت ئەی لایە 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 ڕۆڵای شیرینم لایە بەڵێ زۆر باشە لەبەر دەرگای سوپرایزێکی زۆر جوانم بێ لە بۆمە باشە یەک دەقەت چاوەڕێ بکەن ئێستا دێمەوە دەبێت سوپرایزی چی بێ؟ نازانم سپرایزی چی؟ کوا سپرایزەکەت؟ وەرە بێگەن وەرە ئەوە داچی دووەمتانە منداڵەکەم وەرە دەستی ماسکەن دەی داکی دووەمی چی؟ من یەک داکم هەیە من داکم نەرمینە لە سەخۆ دەستی ماز ناکەم ئێمە ئەومان ناوێ ئێمە داکمان نەرمینە دەڕۆین وەرە تۆمان ناوێ وەرە چی وەرەچن بدەشت دەرشان حەچیم وەرە کۆمپانی ئەو منداڵانە بەکن نەرمینی داچیان بە جۆم دێ حەچیم بەو خودایی داچیان ئەو منداڵانە باتە لایەکی دی ئەتوی هەر دەکوژم دەبی بە بەردەوام چاوە لە سەریامی دەوەرە دەی هەست بڕۆ لە پرسگەی دانیشن ئێستا مامتان دێتە دووتان دەتان بە بڕۆ دەی هیچ نییە جانتم هیچ نییە ئەوەش چارەسەر دەبی چارەسەری چی؟ تۆ هیچی پێ چارەسەر نابێت با تەماشای ئەو منداڵانە مەکە هەر یەک دوو ڕۆژ وانە لە دوایە لە تو لێ ڕادێن و ئەتویان خۆش لێ بە قسەشت دەکەن دە تو ڕاوەستیە تۆ پێ چارەسەر ناکرێت بەڵام من چارەسەرێکم لایە دیاڵە دەی مناڵەکانی برین بۆ خانەی پێسەر پەرشتان بەڕاستی تا پێکەت لە بیر نەکەی ئەوانە منداڵی منن جەرجی منن هەتا من لە دنیایە بابم منداڵی من ناستا و نەوە جیانە تێبگە مادام وایە بیری لێ بکەرەوە کە ڕازی بووی تەلەفۆنم بۆ بکە بێگەر وەرە چێوە دەڕۆی دەتو دانیشە دە پێم بڵێ چ مەرجیت کە تەیە بەو چاوانە لەو جێبەجێکەم بەس بەجێ مێڵە باش بوو بیری خستمەوە ئەوە یەکەم مەرجم بوو مەرجی دووەمم ئەوەیە کە خانوێکم بەناوە بکەیت مەرجی سێمیشم ئەوەیە لەسەر 1000 لیرەی ڕەشادی لە مەحکەمە مارەمەکەیت لەبەرەوەی نەتوانی ماڵی منیش کاول کەیت وەکو چۆن ماڵی نەرمینت کاول کرد ئەگەری هەیە دوایەوە ژنیش بەسەر منابێنیت ئەتو غەڵەت لە من گەیشت ئەتووا دەزانێ و کۆمپانیای ئی منە بابە و لە تااقەت و توانای مندا نییە ئیبراهیم بیری لێ بکەرەوە
کە ڕازی بوویت پێم بڵێرەوە من لەبەرەوەی وا ئەەکەم من خۆم ئافرەتم ئێستا لە داخی دڵی ئەو ئافرەتە تێ ئەگەم کە ژنی بەسەرایەت و ماڵی وێرانە بێت نامەوێ وەکو ئەوم لێ بێتەوە کە ڕازی بووین تەلەفۆن بکە تەمەڕ کۆتایی تەمەڕۆ ئیبراهیم ئەگەر بەخۆتە و کێشەی چارەسەر نەکەی ڕۆژەکە دەتکوژی هەتا زووە بڕۆ چارەسەریکە